بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 22 بەشە تاقیکردنەوەی وانەکانی 1 هەتا 4 ژمارە ڕێژە یەکان. هەر یەک لەم کەرت یان ژمارە کەرتیانە لەسەر شێوەی ژمارەیەکی دەیی بنووسە. هەندێک جار هیچ ئاسان نییە کەرتی بکەمە ژمارەی دەیی چونکە ڕێگایەکان هەموو جارێ وەکو یەک نییە. لێرە بۆ وێنە پرسیاری ژمارەیەک 12 دابەش 48 سەرەی کەرتەکەی 12ە ژێرەکە 48 ڕەنگە ئاسانبی ئەمن لێرە سەرە و ژێرەی کەرتەکەی دابەشی ژمارە چی بکەم واتە کەرتەکەی کورت بکەمەوە بەلکو ئاسانبی بتوانم بزانم دەکاتە چ ژمارە چی دەی. لێرە ئەمن یەکسەر سەرە و ژێرەی دابەشی 12 دەکەم، بەڵام ئەگەر نەتزانی دەتوانی دابەشی ژمارەیە چیت بکەی بۆ وێنە بە 2 دەست پێ بکەی و هەر کورتکردنەوەی ئەنجام بدەی هەتا دەگەینە سادەترین کەرت. پاشان 12 دابەش 12 یەکسانە بە 1 48 دابەش 12 یەکسانە بە 4 کە ئەو کەرتم بەدەست هات 1 دابەش 4 کەرتەکی زۆر ئاسانە پێویستە لەسەرم هەندێک کەرتە ئاسانەکان بناسمەوە بزانم دەکەنە چەند. بۆ وێنە کەرتی 1 دابەش 2 کەرتەکی زۆر ئاسانە یەکسانە بە 0.5 یان 50 یان 5 لە 10 یان 50 لە 100. کەرتی 1 لە 4 یەکسانە بە 0.25 لە 100 کەرتی 3 لە 4 یەکسانە بە 0.75 کەرتی 1 لە 5 هەمان شتە وەکو 0.2 یان 20 هیچ کێشە نییە و 4 لە 5 هەمان شتە وەکو 0.8 2 لە 5 0.4 3 لە 5 0.6 1 لە 10 0.1. ئەوە هەندێک لە کەرتە ئاسانەکان کە پێویستە ئەمن بیان ناسمەوە کاتە لێرە 1 لە 4 وەکو ئەوەی وایە 0.25. ئەگەر هەر نەمزانی یەکەکەی دەینم دابەشی 4 دەکەم. 1 دابەش 4 نابی 0.0 سفرەکی لێرە زیاد دەکەم. 10 دابەش 4 یەکسانە بە 2 2 جاران 4 8 10 هەشتی لێ بڕوا 2 سفرەش کە زیاد دەکەم 20 دابەش 4 5 5 جاران 4 20 20 20 لێ بڕوا سفر هیچ نەماوە بووە 25 لە 100 25 لە 100. پرسیاری ژمارە 2 کەرتی 15 دابەش 20 دیسان کورتی دەکەمەوە سەرە و ژێرەی دابەشی 5 دەکەم. 15 دابەش 5 3 20 دابەش 5 4 کەرتی 3 لە 4 هەروەکوەوەی وایە 0.75 لە 100. ئەگەر نەزانم دیسان بە دوور و درێژی 3 دابەشی 4 دەکەم. پرسیاری 3 33 لەسەر 88 تۆزێک زەحمەتە. ڕەنگە لێرە ئەمن ئاسانترین شت ئەوە بی کورتکردنەوەک ئەنجام بدەم واتە سەرە و ژێرەی دابەشی 11 بکەم. کوزانیم 11 هەموو ژمارەکانی کە هەردوو ڕەنووسەکەیان وەکو یەکە دابەشی 11 دەکرێن واتە 22 33 44 55 66 88 هەمویان دابەشی 11 دەکرێن لەبەر هەندێک دابەشی 11 دەکەم. 33 دابەشی 11 3 88 دابەشی 11 8 ئەوجا 3 دەینم دابەشی 8 دەکەم بە دوور و درێژی. 30 دابەش 8 دەکاتە 3
سێجاران هەشت 24 سی 24 لێ بڕوا یەکسانە بە 6 سفرەکی زیاد دەکەم 6 یەکسانە بە 7 7 8 56 56 لێ بڕوا 4 سفرەکی زیاد دەکەم 40 5 5 هیچ نەماوە کاتە یەکسانە بە 375 پرسیاری ژمارە 4 1 و 3 لەسەر 4 یەکی تەواو لەگەڵ 3 لەسەر 4 لێرە ئەو یەکە تەواوە دەتوانم ئەوها بینووسم 1 فاریزە 3 لەسەر 4ش گوتمان دەکاتە 75% کاتە 1 و 75 ئەوها دەنووسرێ. پرسیاری 5 نێگەتیڤ 2 تەواو 5 دا بە 6 یەکسانە بە 2 تەواوەکەی دەنووسم نێگەتیڤەکەی دەنووسمەوە فاریزەکەی دادەنێم ئەوجە 5 دەینم دا بەشی 6 دەکەم بە دوور و درێژی 50 دا بە 6 یەکسانە بە 8 8 جاران 6 48 50 48 لێ بڕوا 2 دەمینێتەوە 20 دا بە 6 3 3 جاران 6 18 28 لێ بڕوا 2 20 دا بە 6 دیسان 3 کەواتە هەتا دوایی هەر 3 دەمینێتەوە کەواتە لێرە دەنووسم 2 3 و لێرە ئەو هێمای دادەنێم مانای ئەوەیە هەشتەکەش دەبی بنووسم بێگومان مانای ئەوەیە سەیەکە دووبارە دەبیتەوە. هەریەک لەم ژمارە دەیانە لەسەر شێوەی کەرت یان ژمارەی کەرتی بنووسە و سادەشی بکە زۆر گرنگە ئەو وشەیە وابزانم ئاسانترە ژمارەی دەی بکەمە کەرت چونکە خینەوەکەم کووە 0.64 لە 100 کەواتە یەکسەر دەنووسم 64 لە 100 کەرتەکەم نووسی بەڵام چونکە نووسرایە سادەی بکە ناچارم کورتکردنەوەی بکەم لە سەرە و ژێرە هەتا کەرتەکە سادەبی یەکەم شت ڕەنگە با دابەشی ژمارە 2 بکەم سەرە و ژێرە دەبی دابەشی هەمان ژمارەی بکرێ 64 دابەش 2 یەکسانە بە 32 100 دابەش 2 یەکسانە بە 50 دیسان دابەشی 2 دەکەم سەرە و ژێرە کە 32 دابەشی 2 دەکەم دەبیتە 16 50 دابەش 2 دەبیتە 25 ئەوجا ئەو هەدەی هەڵمەوە چی دیکە کورتکردنەوە نییە. پرسیاری ژمارە 7 0.641 لە 1000 لە 1000 مانای چیە چونکە 3 ڕەنووسە 1 2 3 لە لای ڕاستی فاریزە کاتە ئەو های لێدێ دەبیتە 641 لە 1000 هیچ کورتکردنەوەش باوەڕ ناکەم هەبی چونکە ژمارەی 641 دابەشی 2 ناکرێ دابەشی 5 ناکرێ دابەشی 10 ناکرێ هەزاریش دابەشی بۆ وێنە 5 دەکرێ دابەشی 10 دەکرێ دابەشی 2 دەکرێ دابەشی 25 دەکرێ 50 دەکرێ بەڵام 641 ناکرێ کەواتە ئەو هادەی هێڵمەوە. پرسیاری ژمارە 8 نێگەتیڤ 1 فاریزە 25 چونکە 1 ژمارەکی تەواوە یەکی تەواو و 25 لە 100 کە چاچی دەکەم ئەو هادەی نووسم یەکسانە بە نێگەتیڤەکەی دەنووسمەوە یەکەکەی ئەو هادەنووسم وەکو ژمارەکی کەرتی ئەوجە 25کە لێرە لە 100
ئێستا ئەوەی لەسەرمە تەنیا 25% کورد بکەمەوە، کەواتە نێگەتیڤەکە دەنووسرەیەکە وەکو خۆی دەنووسرێ 25% هەردووچیان دابەشی 5 بکەم کە 25 دابەشی 5 دەکەم یەکسانە بە 5 سەدەکەش کە دابەشی 5 دەکەم یەکسانە بە 20. بەڵام ئەمن دەمتوانی یەکسەر دابەشی 25 بکەم چونکە 100 دابەشی 25 دەبی یەکسان دەبی بە 1 سەدەکەش دەبیتە 4. کاتە بووە ژمارە چی کەرتی یەکی تەواو و 1/4 یان 1/4 بە نێگەتیڤ. پرسیاری ژمارە 9 نێگەتیڤ 2/5 دیسان لێرەش 2 تەواو دەنووسم ئەوجە 5ەکە 5 لە داواتە 5 دابەش 10. نێگەتیڤەکەش لێرە کورتکردنەوە هەیە لە مابەینی 5 و 10 سەرە و ژێرەی دابەشی 5 دەکەم دووەکەی دەنووسمەوە 5ش لەگەڵ دەی دەبیتە نیو چونکە 5 دابەش 5 1 10 دابەش 5 2. کەرتەکە ئەو های لێدێ بەڵام بە نێگەتیڤ. پرسیاری ژمارە 10 سێ تەواوم هەیە 65 لە 100 واتە 65 دابەش 100. سادەی بکەم یەکسانە بە 65 و 100 با لێرە تۆزە کورتکردنەوەیان لۆ بکەم هەتا ئاسانبی لە بیرم نەچی سێی تەواویشم هەیە لێرە ئەوها 65 100 ئەگەر دابەشی 5 بکەم هەردوو لە یەکسانە بە 6 دابەش 5 1 15 دابەش 5 3 لێرەش دەکاتە 20 سێی تەواو 13 دابەش 20. پاشان نووسرایە پرسیاری 11 هەژمێر بکە ئابسولوتی ژمارە 25 یان بەهای ڕەها یان بەهای ڕۆتی ژمارە 25 یەکسانە بە 25. و پرسیاری 12 نێگەتیڤ 9/6 لەناو لەژێر بەهای ئابسولوت کو دەینووسین یەکسانە بە نێگەتیڤ بی پۆزیتیڤ بی هەر دەکاتە پۆزیتیڤ یەکسانە بە 9/6. لێرەش 2 کەم 7.5 یەکسانە بە جارێ نایهینمە دەرێ لەژێر هێمای ئابسولوت چونکە دوو ژمارەیە یەکەچیان پۆزیتیڤە یەکەچیان نێگەتیڤە لێدەرکردن هەیە 7.5 و 2 لێکەم کەمەوە یەکسانە بە 5/9 بە نێگەتیڤ. بەڵام ئەگەر بیهینمە دەرێ لەژێر هێمای نێگەتیڤ یەکسانە بە 5.5. بۆ پرسیاری 14 5 کۆ 3 کەم 8 یەکسانە بە کەم 5 بەڵام کە بیهینمە دەرێ لەژێر ئەو هێمایە دەبیتە 5 کۆ 5 یەکسانە بە 10. دێمە لای پرسیاری کۆکردنەوە و لێدەرکردنی ژمارە ڕێژە یەکان کۆ بکەوەیان لێدەر بکە و سادە بکە. لێرە زۆر گرنگە ئەمن ژمارەکان لەژێر یەکتر بنووسم و فاریزەم ئەگەر لەژێر فاریزەی نووسی هیچ کات هەڵەی ناکەم. 65 خانەکانیش دەبی لەژێر یەک بنووسم و 24 فاریزە 24. ئەوجە لێدەرکردنە لێرە بەڵام ئەمن هەندێک جار پێویستە سفری دانێم هەتا هەموو خانەکان وەکو یەکبی. ئەوجە لێرە دەست پێ دەکەم هەمیشە لە لای دەستی ڕاست سفر کەم 4 نابی دەبیتە 10 یەکەک وەردەگرم یان 10 لەو هەشتەکە دەبیتە 7 سفرەکە دەبیتە 10 چاری لێکەم بیتەوە یەکسانە بە 6
لێرە ماوە 7 دوی لێکەم بیتەوە یان 7 کەم 2 یەکسانە بە 5 فاریزەکە وەکو خۆی دێتە خوارێ 5 کەم 4 یەکسانە بە 1 6 دوی لێ بڕوا یەکسانە بە 4 ژمارەکە بووە 41 فاریزە 56. پرسیاری 16 دوو ژمارەیە یەکەچیان کەرتە یەکیان ژمارەی کەرتیە ئەوها یەکەچیان نێگەتیڤە یەکەچیان پۆزیتیڤە ئەگەر تەمەشای ئێرەکەین ژمارە گەورەکە ئەو ژمارە گەورەترە لەو ژمارەی چونکە ئەو ژمارە گەورەکە ژمارەی تەواوی لەگەرە ئێرە ژمارەی تەواوی لەگەرە نییە ژمارەکان دەبی لە یەک دەرکەم چونکە دوو هێمای جیاوازم هەیە و هێمای پۆزیتیڤ دەمینێتەوە لۆ ئەنجامەکەی لێرە ژمارە تەواوەکان لە یەکتر دەردەکەم پێش هەموو شتێک 2 سفری لێ بڕوە چونکە لێرە هیچ ژمارەی تەواو نییە کەواتە هەردووی تەواوەکە دەمینێتەوە ئەوجا ژێرەی کەرتەکەی 7 هەروەکو خۆی دەمینێتەوە 4 سێی لێکەم کەمەوە یەکسانە بە 1 ژمارەکە ئەو های لێدێ 2 1 دابەش 7 بەڵام ڕەنگە هەموو جارێ ئەو ڕێگایە بە کەلک نێ لێرە بە کەلک هات چونکە 4 گەورەتر بوو لە 3 بەڵام هەندێک جار سەرا ئەو سەرەیە گچکەترە لێرە ئەو کات زەحمەتە لێ دەرکردن ئەو کات ناچارم ئەو ژمارە کەرتەی بکەمە کەرتەچی ئاسایی بیکەمە کەرتەچی ئەوها کو بەو جۆرەی ژمارە یەکەم وەکو خۆی دەنووسمەوە 3 بەسەر 7 یان 3 لە 7 ژمارەکەی دیکە دەبیتە 7 جاران 2 چاردە چاردە کۆ 4 یەکسانە بە 18 دابەش 7 ئەوجا ئێستا لێ دەرکردنە ئەو ژمارە گەورەتر لەو ژمارە کەواتە هێمای ئەنجامەکەی دەبیتە پۆزیتیڤ بەڵام پێویست ناکە بنووسم یەک ژێرەی دەنووسم 18 سێی لێکەم کەمەوە یەکسانە بە 15 ئەوجا پاشان 15 دابەشی 7 بکەم یەکسانە بە 2 2 جاران 7 4 دەمینێ 1 لە 7 هەمان ئەنجام بەدەستێ کە لێرە بەدەستم هات 2 1 دابەش 7 پرسیاری ژمارە 17 لێرە ئەگەر تەمەشاکەین کەوانە هەیە و لێرە کۆ هەیە لێرە کەم هەیە ئەگەر بمەوێت کەوانەکەی لابم کۆی لێک دەدەم لەگەڵ کەم ئەنجامەکەی دەبیتە کەم دەبیتە نێگەتیڤ لێرە نووسیتمەوە ئەنجامەکە یەکسەر لێرانە ئەمن ناچارم ئەو ژمارە پەمبەیە بیکەمە ژمارەی کەرتی هەتا بتوانم لێ دەرکردنەکەی ئەنجام بدەم کەواتە دەنووسمەوە کەرتی یەکەم 5 دابەش 6 کەمەکەی دەنووسمەوە 6 جاران 2 12 لەگەڵ 1 13 دابەش 6 چونکە ئەو ژمارە گەورەترە هێمایەکەشی نێگەتیڤە ئەنجامەکەشی هێمایەکەی نێگەتیڤ دەبی یەک ژێرەی دەنووسم 13 پێنجی لێ بڕوا یەکسانە بە 8 ئەوجا پاشان ژمارەکەی چا دەکەم کورتکردنەوە هەیە سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم یەکسانە بە نێگەتیڤەکە دەمینێتەوە
4 3. ئەگەر بمەوێ هێشتا چاچی کەم بیکەمە ژمارەی کەرتی یەکسانە بە 4/3 یەکی تەواو دەمێنێتەوە 1/3. ئەو های لێدێ سادەترین شێوە. پرسیاری ژمارە 18 لێرە کۆکردنەوەیە. یەکسەر دەتوانم ژمارە تەواوەکان کۆکەمەوە، بەڵام ڕێژەکان ژێرەکەیان وەکو یەک نییە، هیچ کات ناتوانم کۆیان کەمەوە، ناچارم ژێرەکەیان ڕێک بێخم. ژێرەکەیان کوو ڕێک دێخم ئەگەر هاتوو ئێرە لێکمدا لەگەڵ 6، ئێرەش لێکمدا لەگەڵ 4. ئەوها کەرتی یەکەم دەبیتە 3 تەواو و 6/24. کەرتی دووەم دەبیتە چەند؟ دەبیتە 2 تەواو و 20/24. ئەو های لێدێ. ئەو جە ئێستا کۆکردنەوە کە زۆر ئاسانە. ژمارە تەواوەکان لەگەر یەک کۆ دەکەمەوە، 3 لەگەڵ 2 دەبیتە 5 تەواو. کەرتەکانیش یەک ژێرەی دەنووسم 24، سەرەی کەرتەکان 6 کۆ دەکەمەوە لەگەڵ 20 دەبیتە 26. ئەو جە 26 و 24 تۆزە کورتکردنەوە ئەنجام دەدەم، بەڵام لێرە باشترە یەکسەر 26 دابەشی 24 بکەم. یەکی تەواو هەیە، ئەو یەکە تەواوە کۆ دەکرێتەوە لەگەر ئەو 5 دەبیتە 6 تەواو و دەمینێتەوە لێرە 2 لە 26ەکەی دەمینێتەوە 2، چونکە 26 24 لێ بڕوا دەکا 2 دابەش 24. هێشتا کورتکردنەوە هەیە، دووەکەی دابەشی 2 دەکەم، 24ەکەش دابەشی 2 دەکەم، یەکسانە بە 6 تەواو و 1 دابەش 12. ئەو پرسیارە تۆزێک ڕەنگە ئاسان نەبی. پرسیاری 19 3.5 لەگەڵ 8 تەواو 3 بەسەر 4. لێرە دوو ژمارەیە، یەکەچیان دەیە یەکەچیان کەرتە. تۆزێک ئاسان نییە، باشتر وایە کەرتەکەش بکەمە ژمارە چی دەی. ژمارە دەیەکەی دەنووسمەوە 3 و 5 3.5. ئەو ژمارەیەش دەکەمە کەرتی دەی، دەکەمە ژمارەی دەی 3 لەسەر 4 وەکو 75 لە 100 کەواتە دەنووسم 75. ئەو جە ئێستا لێدەرکردن ژمارە گەورەکە نێگەتیڤە، کەواتە ئەنجامەکە بە نێگەتیڤ دەردەچی. ئەوە ژمارە گەورەکەیە، دەینم لەو لایە ئەوها دەنووسم 8 75 لە ژێرەوە دەنووسم 3 5. لێدەرکردنەکەش ئەنجام دەدەم، سفرەکی زیاد دەکەم لێرە 5 سفری لێ بڕوا هەر 5، 7 5 لێ بڕوا 2، 8ش 3 لێکەم بیتەوە یەکسانە بە 5. ئەنجامەکەی بووە 5 25. ئەو های لێ هات بە نێگەتیڤ. پرسیاری ژمارە 20 لێرە کەوانە هەیە و نێگەتیڤ هەیە، دیسان نێگەتیڤ هەیە، چونکە کەوانەش هەیە. نێگەتیڤەکان جارانی یەکتر دەبیتە پۆزیتیڤ، دەبیتە کۆ. ئەو های لێدێ ئەگەر ئەمن لێرە نێگەتیڤەکەم لەبیر چۆ بنووسم دەبی بنووسمەوە. ئەوها نێگەتیڤ 4 فاریزە 6 نێگەتیڤ کەوانە 9 3 دابەش 5. ئێستا ژمارەکان دەنووسمەوە
بڕک ئاسانکاریان لۆ دەکەم. نێگەتیڤ و نێگەتیڤ وەکو گوتمان دەبیتە پۆزیتیڤ و کەوانەکەی لا دەبەم. 9 3 لە 5. ئێستا دوو ژمارە یەکەچیان نێگەتیڤە یەکەچیان پۆزیتیڤە. پۆزیتیڤەکە گەورەترە، ژمارەکان لێک دەردەکەم، بەڵام هێمای ژمارە گەورەکەی دادەنێم کە پۆزیتیڤە کە کۆیە، کەواتە پێویست ناکە هیچ هێمایەکی دانێم. ئەوجا ئەو 3 لە 5ەی وەکو کەرت دەنووسمەوە. با جارێک کەرتی یەکەم بنووسمەوە 4 6 کۆ 9 فاریزە 30 دابەش 5 6 ئەوها نووسرایەوە. ئێستا لێدەرکردنە 9 6 4 6 لێ بڕوە 6 6 لێ کەم بیتەوە 0 9 4 لێ بڕوە 5 ژمارەکە بووە 5 تەواو بە پۆزیتیڤ، بەڵام پێویست ناکە بنووس، دەکاتە 5. پرسیاری ژمارە 21 هێمن بایسکلەکەی ڕۆژی دووشەممە 0.25% کاتژمێر و ڕۆژی چوارشەممە 3 کاتژمێر لە قوتابخانەوە بۆ ماڵ لێ خوڕی. ئایا جیاوازی نێوان ئەو دوو ماوەیە چەندە؟ یەکەچیان بە کەرتە، یەکەچیشیان بە ژمارەی دەیە. ئەم ژمارە دەیەکە وەکو خۆی دەهێڵمەوە، کەرتەکەی دەکەمە ژمارەی دەی 3 لە 10 ئەوها ئەمن بە کەیفی خۆم دەتوانم سفری زیاد کەم لە سەرێ و لە خوارە 1 0 لێرە 1 0ش لێرە وەکو 30 لە 100 لێدێ دەتوانم بنووسم 0 و 30. 0 و 30 گەورەترە لە 0.25 لێدەرکردن ئەنجام دەدەم، چونکە جیاوازی هەمیشە لێدەرکردنە. 30.25 لێ بڕوە یەکسانە بە 5 کەواتە جیاوازیەکە 0 فاریزە 5 لە 100 کاتژمێرە یان کاژێرە لە مابەینی ڕۆژی دووشەم و ڕۆژی چوارشەم. لێرە دەبی بنووسم کاتژمێر، هەرچەندە کاتژمێر وشەکی هەڵەشە دەبی بنووسین کاژێر، چونکە کاتژمێر ئامێرەکەیە کە کاتی دەژمێری، کاتەکەش بە کاژێرە. پرسیاری 21 تەواو بوو. دێمە لای پرسیاری دابەشکردن و لێکدانی ژمارە ڕێژە یەکان. لێک بدە یان دابەش بکە، سادەش بکە. پرسیاری 22 دوو ژمارەیە، ئەو دووەی دەبی لێک بدەم لەگەڵ ئەو ژمارە کەرتیەی. لۆ ئەوەی لێکدانەکە ڕاست و دروست بی، دەبی ئەو ژمارە کەرتیەی بکەمە کەرتەچی سادە یان کەرتەچی بیکەمە کەرت. کو دەیکەمە کەرت 3 جاران 4 12 کۆ 2 14 دابەش هەمان ڕێژە. ئەجا ئێستا لێکدانە 2 جاران 14 لە دابەش 3 لە کاتی لێکدانی ژمارەی تەواو لەگەڵ کەرت. هەمیشە ژمارە تەواوەکە لێک دەدرێ تەنیا لەگەڵ سەرەی کەرتەکە. ئەگەر کورتکردنەوە هەبوو لە مابەین ژمارە تەواوە و ژێرەی کەرتەکە، کورتکردنەوەی ئەنجام دەدرێ، بەڵام لێرە نییە. کاتە یەکسەر دەنووسم 2 جاران 14 یەکسانە بە 28 دابەش 3. ئەو جەگەر بمەوێ بیکەمە ژمارە چی کەرتی 28 دابەش 3 دەکات چەند دەکات 9 تەواو و 1 لە 3 ئەو های لێدێ. سادە بوو. پرسیاری ژمارە 23 دوو ژمارەیە، یەکەچیان ژمارەی کەرتیە، یەکەچیان کەرتە. کەوانە هەیە کەواتە لێکدانە. کەوانە هەمیشە بەواتای لێکدان. کەوانە واتە ئەو دووە لێک درایە بەڵام نەنووسرایە. ئەو ژمارە یەکەم دەیکەمە ژمارەی کەرتی
پێنجاران دوو دا لەگەڵ دووی دوازدە دابەش پێنج لێچێ دەم لەگەڵ حەفت دابەش 36. ئەگەر کورتکردنەوە هەبوو لە مابەینی سەرە و ژێرە یان سەرە و ژێرە ئەوها سەرە و ژێرە کورت دەکەمەوە، ئەگەر نەبوو نا. لێرە کورتکردنەوە هەیە لە مابەینی 12 و 36. هەردووچیان دابەشی 12 دەکەم ئێرە و ئێرە کە 12 دابەشی 12 دەکەم دەمینێتەوە 1 دابەشی 5 هەروەکو خۆی جاران 7 کە 36 دابەشی 12 دەکەم یەکسانە بە 3. ئەوجە ئێستا هیچی تکە کورتکردنەوە نەما، سەرەی کەرتەکان لێک دەدەم 1 جاران 7 ژێرەی کەرتەکانیش لێک دەدەم 5 جاران 3 15. ئەوە ئەنجامەکەیە. لێرە پرسیاری 24 هەر لێرە لێکدانەکەی ئەنجام دەدەم 3 فاریزە 8 جاران 4 جاران 8 32 دوی دەنووسم 3 کە با لێرە بی 4 جاران 3 12 لەگەڵ ئەو 3 دەبیتە 15. فاریزەکەی لە چێ دانێم چونکە لێرە 1 خانم هەیە لە ڕاست لێرەش 1 خانم هەیە لە ڕاست. پرسیاری 25 لێرە دیسان تەمەشا دەکەم لێکدانە لێرە نێگەتیڤە لێرەش نێگەتیڤە ئەنجامەکەی دەبیتە پۆزیتیڤ بەڵام پێویست ناکا بنووسم. کورتکردنەوە هیچ نییە لە مابەینی سەرە و ژێرەی کەرتەکان کەواتە یەکسەر سەرەکان لێک دەدەم دەبیتە 1 جاران 3 7 جاران 4 28 لەوەی سادەتر نابی. پرسیاری 26 3 دابەش 5 یان 3 لە 5 دابەش 4 لە 15. ڕێسایی دابەشبوون کووە ئەگەر کەرت بوو. ڕێسایەکە ئەوەیە کەرتی یەکەم وەکو خۆی دەنووسرێتەوە. کەرتی یەکەم وەکو خۆی دەنووسرێتەوە کەواتە دەنووسم 3 دابەش 5 یان 3 لە 5. ئەو دابەشە دەگۆڕدرێ دەکرێتە لێکدان. هەر زوو کە دابەشەکەم کردە لێکدان کەرتی دووەم لە لای چەپ سەرە و ژێر دەکرێ کو واتە 15 کە دەستە سەرەوە چارەکە دێتە خوارێ. ئەوە ڕێسایەکە ئەو هایە. ئێستا تەمەشا دەکەم ئەگەر کورتکردنەوە هەبوو لە مابەینی سەرە و ژێرە یان سەرە و ژێرە یان سەرە و ژێرە کورت دەکەمەوە. دەبینم هەیە لە مابەینی 15 و 5 دابەشی 5 دەکەم ئێرە ئێرەش دابەشی 5 دەکەم لە هەمان کات. ئەوجە پاشان کەرتی یەکەم تەنیا دەمینێتەوە 3 چونکە 15 دابەش 5 دابەش 5 دەبیتە 1 کە تەنیا دەمینێتەوە 3 دابەش 1 یەکە کە پێویست ناکە بنووسم بەڵام ئەمن دەنووسم جارێ ئێرەش 15 دابەش 5 یەکسانە بە 3 چارەکەش مایتەوە. ئەو جارەی سەرەی کەرتەکان لێک دەدەم ژێرەکەشیان لێک دەدەم چونکە کورتکردنەوە نەما هەمووی دەبیتە 9 لە 4. ئەگەر دابەشی کەم 9 دابەش 4 یەکسانە بە 2 تەواو 2 جاران 4 8 1 لە 4ش دەمینێتەوە. پرسیاری 27 دوو ژمارەی تەواو 7 دابەش 3 چونکە 2 دابەش 3 ناکرێ یەکسەر 0 و فاریزەی دادەنێم. ئەوجە 27ەکەی هەموو وەردەگرم 27 دابەش 3 یەکسانە بە 9
ئەو های لێ دێ 9 جاران 3 27 تەواو هەر ئەوەندەشە. پرسیاری 28 نێگەتیڤ 2 دابەش 3 دابەش 1 لێرە چونکە دابەش ژمارە یەکە ئەو کەرتار وەکو خۆی دەمینێتەوە هیچ گۆڕانکاری بەسەر نایە ئەنجامەکەی دەبیتە نێگەتیڤ 2 دابەش 3 هەروەکو خۆی چونکە یەک هیچ کاریگەریەکی نییە لە کاتی دابەشکردن بەسەر یەک. پرسیاری 29 ژمارەی کەرتیم هەیە دەیکەمە کەرت کو 7 جاران 4 28 کۆی دەکەمەوە لەگەڵ شەشەکەی 28 و 6 دەبیتە 34 دابەش هەمان ژێرە کە 7 دابەش 6 جاران 2 12 12 کۆ 5 17 دابەش 6 جاری دووەم کەرتی یەکەم وەکو خۆی دەنووسمەوە نێگەتیڤ 34 لە 7 ئەو دابەشە دەیکەمە جاران لێکدان کەرتی ئێرە سەرە و ژێر دەبی واتە شەشەکە دەستە سەرێ 7ەکە دێتە خوارێ. ئەوجا ئێستا تەمەشا دەکەم بزانم کورتکردنەوە هەیە لە مابەینی سەرە و ژێرە یان نییە. 34 دەتوانم دابەشی 7 بکەم دەبیتە 2 کاتە لە کاتی کورتکردنەوە 7ەکە دەبیتە 1 دابەشی 7 دەکەم 34ەکەش دەبیتە 2 ئەوجا نێگەتیڤەکەم هەیە لە کاتی لێکدان ئەو نێگەتیڤە هەر دەمینێتەوە سەرەی کەرتەکان لێک دەدەم 2 جاران 6 12 7 جاران یەکیش هەر 7 پاشان یەکسانە بە نێگەتیڤەکە دەمینێتەوە 12 دابەش 7 یەکسانە بە 1 یەکی تەواو و دەمینێتەوە 5 لە 7 ئەو های لێ دێ ژمارەکە ئەنجامەکە. پرسیاری 30 دڵسۆز پارچە شریتێکی هەیە درێژیەکەی 3 لە 4 مەترە پێویستی بە پارچە شریتێکی تر هەیە کە درێژیەکەی 2 لە 3 درێژی شریتی یەکەم بێ ئایا درێژی شریتی دووەم چەندە؟ هەتا ئاسانکاری لۆ خۆم بکەم دەتوانم ئەمن هێڵکاریەک بکەم ئەگەر 1 مەتر لێرە هەتا ئێرە 1 مەتر بوو شریتەکەی دڵسۆزی 3 بەش لە 4 بەشەواتە ئەو مەترەی کردیتە 4 بەش ئەوها 1 بەش 2 بەش 3 بەش 4 بەش تەنیا 3 لە 4 مەترەکەی هەیەواتە ئەو بەشەی هەیە ئەوەی هەیە ئەوەی هەیە کامە بەشی نییە بەشی چارەمی نییە ئێرەی نییە واتە شریتەکەی لێرە هەتا ئێرەیە ئەوەندەیە. پاشان شریتەشکەشی پێدەوێ کە 2 لەسەر 3 شریتی یەکەم بێ ئەگەر شریتی یەکەم کە هەیتی بیکاتە 3 بەش تەنیا 2 بەشی هەیە ئەو بەشە و ئەو بەشە ئایا ئەو 2 بەشە دەکاتە چەندی هەموو ئەو بەشەی؟ بێگومان دەکاتە نیوەی چونکە وەکو دەبینی لێرە تا ئێرە دەکا نیو ئەوە بە شێوەی هێڵکاری بە شێوەی بیرکاری چ دەکەین 3 لە 4ەکەی دەینین لێکی دەدەین لەگەڵ 2 لە 3ەکەی ئەنجامەکە دەردەچی 3 لەگەڵ 3 دەڕوا 3 دابەش 3 دەکا 1 2 لەگەڵ 4 کورت دەکرێتەوە دەبیتە 1 لێرەش دەبیتە 2 کەواتە یەکسانە بە 1 لە 2 مەتر واتە نیو مەتری پێویستە یان بە هێڵکاری یان بە بیرکاری
دەتوانین وەڵامی ئەو پرسیارەی ببینینەوە. هێزەکان بەهای هەر یەک لەم بڕانە بدۆزەوە. زۆر ئاسانە. پرسیاری 31 دەتوانیەک هەر دەکات دا 8 توان 6 ئەمن بژمێرم بەکارهێنا چونکە کاتەکی زۆری دەوێ 8 جارانی خۆی بکەم 6 جار ژمارەکی زۆر گەورە دەرچوو 262,144 کەم 3 توان 4 تەنیا سەیەکە توان 4 کەمەکە دەنووسرێتەوە 3 توان 4 دەکاتە 81 لێرە کەمەکەش توان 3 بەڵام چونکە 3 ژمارەکی تاکە کەم هەر دەمینێتەوە 5 توان 3 دەکا 125. پرسیاری 35 ڕەنگە ئەوها چاچی کەم. ڕیزێتی کردارەکان دەبی ڕەچاو بکەم لێرە. مانای چییە؟ ڕیزێتی کردارەکان هەمیشە ناوکەوانەی یەکەم شت ئەوجە توان پاشان لێکدان و دابەش لە ڕاستەوە لۆ چەپ کۆ وەکەم لە ڕاستەوە لۆ چەپ. لێرە ئەمن ئەگەر ڕیزێتی کردارەکان ڕەچاو بکەم ناوکەوانەکەی ئەنجام دەدەم پێش هەموو شتێک. واتە 2 کەم 5 یەکسانە بە کەم 3 ئەوجا هەنگاوی دووەم کەم 3 توان 4 چونکە توانەکە جووتە کەمەکە نامینێ دەبیتە پۆزیتیڤ بەڵام پێویست ناکە بنووسم 3 توان 4 واتە 3 جاران 3 دیسان جاران 3 دەکاتە 81 ئەو های لێدێ. پرسیاری 36 2 کۆ 2 توان 5 توانەکە یەکەم جار چادەکەم دووەکەی دەنووسمەوە کۆیەکەی دەنووسمەوە 2 توان 5 واتە 32 ئەوجە پاشان 2 لەگەڵ 32 یەکسانە بە 34. پرسیاری 37 250 کەم 251 توان 100 ناوکەوانەکەی ئەنجام دەدەم 250 کەم 251 دەکا کەم 1 کەم 1 توان 100 چونکە توانەکە جووتە کەمەکە نامینێ تەنیا دەبیتە ژمارە 1 ئەنجامەکەی هەمووی کردێ 1 چونکە 1 توانی هەرچەند بی هەر دەکا 1. پرسیاری 38 2 کۆ 5 ناوکەوانەکە یەکسانە بە 7 توان 2 زۆر ئاسانە یەکسانە بە 49. پرسیاری 39 لەسەر شێوەی هێز بنووسە زۆر ئاسانە 5 توان 3. پرسیاری ژمارە 40 بڕی ئەو بڕی ببینەوە ئەگەر هاتو پیتی مە یەکسان بوو بە 3 پیتی بە یەکسان بوو بە کەم 1 ئەمن بڕەکەی دەنووسمەوە لە جیاتی پیتەکان ئەو ژمارانە دادەنێم کە بڕەکەم نووسیەوە لە جیاتی پیتی مە دەنووسم 3 لە جیاتی پیتی ب دەنووسم نێگەتیڤ 1 ئەوجە چاچیان دەکەم 3 توان 7 ژمارەکی زۆر گەورە دەرچوو بە بژمێر 2187 لێرە تۆزێک زەحمەتە نێگەتیڤ 4 جاران نێگەتیڤ 1 چونکە 2 نێگەتیڤە و جاران چونکە کەوانەواتە لێکدان کەواتە دەبیتە پۆزیتیڤ 4 جاران 1 دەبیتە 4. ئەوجا هەموو کەس دەزانی ئێستا 2187 کۆی بکاتەوە لەگەڵ 4 ئەنجامەکەشی لێرە بنووسی. پرسیاری ژمارە 41 100 ملیۆن بنووسە لەسەر شێوەی هێزێکی ژمارە 10.
یەکەم 100 ملیۆنەکەی دەنووسین وەکو ژمارەیەکی ئاسایی، پاشان سفرەکان دەژمێرم 3 3 2 یەکسانە بە 8 دەنووسم 10 توان 8 بەو جۆرەی دەنووسرێ هێزی ژمارە 10. لێرە تەواو بووم لە لاپەڕە 22 دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی دی هەر بشی.